ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. دڵێ نەناڵێ بۆ هیچ نەخۆشێ، ئازاری نەبێ بۆ هیچ پەرۆشێ، هەر بۆ ئارەزووی خۆی تێبکۆشێ، بۆ زامێکی هۆز زوو خێ نەنووشێ، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ بم خاتە کۆڵانە و کۆڵان، دایم کورکەی بێ بۆ دیدەی کچان، قەدڕان نەسڵت چێ بۆ بێدەستەکان، گوێ خۆی شل نەکا بۆ ناڵە و گریان، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ ڕەحەت بێ کە چووە سەر کورسی، ئیتر نەنوارێ بۆ حاڵی برسی، تەماشای خەڵک کە بە زەرد و سیسی، ئەبێ ئەو دڵە بۆ لێی بپرسی، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ من و تۆ بکا لەلبرای، هەرچی خۆت خەیتە ژێر سایە و پەنای، بێزت لێ بکاو بڵێ تۆ گەدای، من دەوڵەمەندم تۆ کەی ئاشنای، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ تێکۆشێ بۆ ماڵی دنیا، کەس نەگرێتە خۆی بە تاقی تەنیا، لەبیر باتەوە گشت خزم و برا، هەر وەک دوعاکەی پێشوو کەوترا، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ ڕازی بێ بە کزی یاران، هەر خۆی پارێزێ لە دەستەی دەوران، جارێ بۆ هیچ کەس نەیەتە گریان، بۆ خەڵک نەقرسێ و نەبێ بە بوریان، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ. دڵێ بچێتە سەر شەربەتی ئاڵ، بە بیریانێت خەم دراوسێ ماڵ، ئەو بیرە بخوا و منیش ئاوی کاڵ، ئەو گەنم بخوا و منیش گاڵی تاڵ. دڵێ نەسووتێ بە حواڵی من، هیچ فەرقێ نەخا چ دۆست و دوژمن، با هەر جێش بخوا لە دەریای بێبن، ڕەبی ئەو دڵەی دارزێ و کونکون، یاخوا ئەو دڵە ئاوارە بێ، بە تیغی دوژمن پارە پارە بێ.
ئازیزانم ئەو کاتتان باش جارش کە هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی مۆمی بەرهەتاو سپاسی بێپایانم بۆ کاکە ئارام و کاکە ئەرکان کە لەگەڵمان ئەرکەچێشن ئەم بەرنمەیە بە ڕاوێژ لەگەڵ ئامادەکاری بەرنامە کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا ڕاستی پێشنیاریەوەی کرد بەرنمەیەک لەسەر قانعی شاعیر بکەین وەکو شاعری خەڵکی ستەمدیدا وەکو شاعری خەڵکی هەژار و کەم دەرامەت وەکو شاعری زوڵم لێکراوان من نایەمە سەر ژیانی یان وردەکاری ژیانی قانع لە برەوەیەمە بە کلیچێک لە گوگڵ لە یوتیوب دەستی خوێنەرەکەوێ دەستی بیدەرەکەوێ دێمە سەر گرنگی باڵێن قۆناغی قانع تێبینیەکەیە هەمیشە لە شاعرانی ئێمە کە ئەو تێبینیە کەم ئاور لێدراوەتەوە ڕاستی کە دەبینی لە سیەکان لە چلەکان تەنانەت حتا لە سەردەمی بابانیەکانیش مەسەلەن کوردایەتی لای سالمی ساحب قەران مەسەلەن دەبینی زۆر پاکتر و جوانترە لە کوردایەتی لای ئیسماعیل پاشا یان لای ئیبراهیم پاشا یان لای ئەحمەد پاشای بابان کوردایەتی لای ئەسیری یان لای حەمدی ساحب قەران زۆر جوانترە لەو کوردایەتی کە ئەو کاتی زەبەری شێخ مەحموودی هەبووە یان ئەو کوردایەتی ئەحمەد موختار زاف کردوێتی لەگەڵ براکەی زۆر جوانتر بووە ئەو کوردایەتی قانع کردوێتی ئەو کوردایەتی فایق بێکەس کردوێتی زۆر جیاوازە لەو کوردایەتی کە ئێستا سیاسیەکان وەکو بازرگانی وەکو خۆ دەوڵەمەندکردن مامەڵەی لەگەڵ دەکەن ئەگەر ئێمە باسی مێژووی کورد بکەین یان سێرێکی مێژووی کورد بکەین ڕاستی کورد هێندەی قەرداری شعرە قەرزاری هیچ ژانرێکی دیکەی ئەدەبی و هونەری نییە ئەگەر بەیت و بالۆرە و لاوک و حەیران و ئەمانەش بە ئەدەبیات حساب کرێ یعنی وەکو بەشێک لە لەقێکی ئەدەبی حسابیکەین دەبینین مەسەلەن مێژووی ئێمە یعنی مەسەلەن بیری نەتەوەیی ئێمە کە دەست پێ دەکا لە تێکستێکی شعری دەست پێ دەکا کە مەموزینی ئەحمەدی خانیە مەسەلەن کە چاکسازیمان دەست پێ دەکا چاکسازی مەسەلەن دەبینین لە حاج تۆفیقی پیرەمێرد و پێش ئەویش لای حاجی قادری کۆیی چاکسازیمان دەسەکەوێ گۆڕانمان دەسەکەوێ یان ئەگەر بابڵین شەفافیەتمان بوێ یان بابڵین ڕاست گۆییمان بوێ کە ئەوروپا زۆر قسە لەسەر و مۆزوع دەکا مەسەلەن شێخ ڕزای تاڵەبانیمان دەسەکەوێ کە وەی لە ناو دڵێتی لەسەر زارێتی کە هیچ سنوور و تخوبێک نابینێ لە بینی قسەی دڵ و قسەی دەم کورد لە ڕێگای شعرەوە یان لە ڕێگای ئەدەبیاتەوە کە وەکو گوتم بەیت و بالۆرە و لاوک و حەیرانیش ئەگەر وەکو تێکستێکی ئەدەبی بخەینە ناو ئەم مێژووە ئەدەبیەوە مەسەلەن دەبینین کەسە جوانەکانی ئێمە ئەدیب بوونە یعنی کەسە جوانەکانی ئێمە بەدەگمەن ئاغەیەک هەیە دەرەبەگەیەک هەیە مەسەلەن ناو خەڵکە ناوبانجی باشی هەبوو بێ بەڵام لە هەمان کاتە بەدەگمەن شاعیرێکی ئێمە هەیە ناوبانجێکی خراپی هەبوو بێ چێ دەتوانین بڵێ نالی خراپە چێ توانی بڵێ سالم خراپە چێ توانی بڵێ حەمدی ساحب قەران خراپە چێ توانی بڵێ عەبدوڵڵا گۆران خراپە چێ توانی بڵێ ئەسیری خراپە چێ توانی بڵێ وەفایی خراپە دنیای ئێمە دنیای جوانی ئێمە هەمیشە ئەدیبان پاراستویانە قانع ئەوەی ژیانی قانع بخوێنێتەوە کە لە دیوانەکەیدا بەڕەحمەت بی بڕهان قانع کۆی کردوێتەوە پێشەشێکی بۆ نووسیوە مەسەلەن ببینە کە چۆن نەک باوکی خۆی نەدیوە هەمیشە بە فەقیری ژیاوە من بەم دوایە چاوپێکەوتنێکی کوڕی ماموریان بینی کاک مەریوان دکتۆر مەریوا وریاقانە کە باز لە باپیریەکە دەڵێ ئێمە هەمیشە بە هەژاری و بە فەقیری ژیان لە بەرەوەی بازی ئەدەبماندا بازی خوێندەواریماندا بازی ڕازگۆییماندا هەموو ئەو نەهامەتیانەی کە بەسەرم عایلێ دێ کە نەهامەتەکە پڕ و پڕە لە
عزەتی نەفس پڕە لە کەرامەت، لە کەرامەتی قانع، لە کەرامەتی کوڕەکانی، لە خوێندەواربوونی ئەم بنەماڵە جوانە. مەسەلەن دەبینن وێ ڕای ئەو هەموو نەهامەتیە ڕۆژێک لە ڕۆژان ئەم شاعیرە مەسەل نەچوە ژێرباری نانێکی نانی دەرەبەجێک، ڕۆژی لە ڕۆژان حرفێکی دەنووسی، ڕستێکی دەنووسی، شعرێکی نەنووسی لە پیا هەڵدانی زاڵمێک کە بۆ ئێمە دەرسێکی ئێزگار گەورێ و بۆنەوەی ئێستاش بۆ گەنجەکانیش کە دەگەڕێنەوە سەر خوێندنی شعری پێشومان، شعری کلاسیکیمان، بەڕاستی قانایەکێکە لەو مۆمانەی کە هەمیشە ڕێگای کەرامەت و ڕێگای عزەتی نەفس و ڕێگای خوێندەواری نیشانی خەڵکەدا. چێشتنی ئەو هەموو نەهامەتیە و ئامادە نەبوون بەوەی کە قەڵەم فرۆش بێ، یعنی ئێستا ئێمە کە باوچین کە عائیلەمان هەیە کە عائیلە بەخێو دەکەین دەزانین چەند زەحمەتە ئینسان بە هەژاری و بە نەداری کە ئامادە بێ و هەموو دەرەبەگەکان و ئاغاکان مەمنونی مەرحەبایەکی قانع بوونە، مەمنونی ئەوە بوونە نانێکیان لا بخوا، یان پیا هەڵدانێکیان پیا بدا، یان ستایشیشیان بکە کەچی ئەم کەسە لە پێناو مەبادی و قیەمی خۆی هەمیشە کەسێکی سەربەرز ماوەتەوە و هەمیشە دۆستی هەژاران بووە. لە بەشێکی تردی لەسەر قۆناغا یەکلادوایەکانی بیرکردنەوە و تێبگەین کە مەلایەک چۆن لە حوجرەوە دەچێتە سەر سۆسیالیزم و دەچێتە سەر لینینیزم و دەچێتە سەر یەکسانی و دەچێتە سەر دارپەروەری. لە ئێستادا هەندێک شعیتری دەخوێنەوە، دواتر دەگەڕێنەوە سەر ژیان نامە و دنیابینیە جوانیەکەی قانعی شاعیر. کوڕێکمەوێ کوڕی مەیدان بێ بۆ جێماوی خۆی پیشەی گریان بێ، بۆ گەل و هۆزی قۆچی قوربان بێ، لە ڕێگەی خەبات ڕاست و ڕەوان بێ، لە تێکۆشیندا بەبێ وچان بێ. کوڕێکم ناوێ بێکارە وەک من، نەوێرێ بڕوات بۆ جەنجی دوژمن، سڵکا و داچڵە چێ لە دەریای بێبن، نەوێرێ بڕوات بیری بخاتە سەر کچۆڵە و ژن، هەموو خەباتێ بۆ بەرگ و نان بێ. خزمەتگوزاری گەلی کوردان بێ، کوڕێکم ناوێ ڕۆندا لەسەری، چەپکە گوڵ بدا لەبەر کەمەری، کۆڵانە و کۆڵان بسوڕێتەوە لە شوێن مشتری، گرەی دڵەکەی داخی کچان بێ. کوڕێکم ئەوێ دەست بداتە شیر، چاو نەتوچێنێ بەرامبەر بە تیر، خەمی وڵاتی دەرنەکا لە بیر، بە هەڵمەد لاو بێ پیر بێ بە تەکبیر، لەنەوەی کاوە و شای کەریم خان بێ. کوڕێکم ناوێ شێت بێ بۆ دۆلار، ڕووبکاتە دەرگای پیسی ئیستیعمار، بۆ چڵکاو خواردن بێ بە خزمەتکار، پێکەوە بنێ هەیوان و تەلار، کەری ژێرباری مام کەپیتان بێ. کوڕێکم ئەوێ وریا و زانا بێ،
ڕۆژی تنگانە زۆر بەتوانابێ لە ڕێی نیشتیمان سەری دانابێ ئەگەر وانە بێ لەگەڵما نابێ مردن و ژیان لە لای یەکسان بێ دەستان خۆش بێ کاگارم کاگەرکە لە سیرەی ژیانی یان لە ڕێڕەوی ژیانی قانعی شاعیر چەند شتێک هەیە جێی تێڕامانە بەڕاستی ئەو ژوەیە چۆن دەکرێت مەلایەک هێندە کراوە بێ هێندە عەقلی کراوە بێ کە معجی بێ بە لینین معجی بێ بە سۆشالیزم معجب بێ بە یەکسانی لە چەپ ئێمە نمونەی مەلای گەورەمان لە مێژووی ئێمە هەیە بەڕاستی یعنی جێگەی ئەو پەڕی ڕێزن من بیرمە یعنی ئەوم ببیر هاتەوە کە مەلایەکی گەورەی وەکو عەلادین سەجادی لە ڕۆژنامەکەی خۆی مەسەلەن ڕیکلام بۆ کۆنیاکەکە تۆ تەسەوڕکەن چەند زەحمەتە ئێستا مەلایەک کە سەرنووسیری ڕۆژنامەیەک بێ و ڕیکلام بۆ کۆنیاک بکە بۆ مەشروب بکە ئەو چونکە خوێندەواری پێمیهمتر بوو لە چەقبەستن چکە پێمیم بوو ئەو ڕۆژنامەیە ڕۆژنامەی وشیاری و ڕوونکردنەوەی بیری لاوان و گەنجانی کووردا ئامادە بوو لە پێناو ئەو ئامانجە پیرۆزە لە پێناو ئەو ڕووناچیە کۆنیاک وەکو مەشروبێکی ڕۆحی لە ڕۆژنامەکەی خۆی ڕیکلامی بۆ بکە و مەدحی بکە و بڵێ نەشئەیەکی خۆشی هەیە کۆنیاک مەشروبێکی خۆشە بیخۆنەوە مالعیلم مەلایە و سەرنووسەرە لێرەدا کراوەی قانع یان گەورەی قانع لە پێناو ئازادی و لە پێناو یەکسانی و لە پێناو دادپەروەری معجب دەبێ بە کەسایەتێکی وەکو لینین کە لینین وەکو کۆمەنیستێک بە سەراپای بە کولیەن دژایەتی ئەو ئایدۆلۆجیا دینیە دەکا کە قانع تێدا پەروەردەکراوە سەیریکەن چەند گرنگە ئینسان لە پێناو مەبدە و لە پێناو دنیابینیە جوانەکەی خۆی زۆر جاران کەمێک لە ئایدۆلۆژیاش خۆشەوێ کەمێک لە دنیابینی ئایدۆلۆژی خۆشی تەنازولەکە یعنی بیری ئینسانیەتی لای قانع لە کوردبوون مهمترە و کوردبوونی لە هۆزگەری پێ مهمترە و هۆزگەری لە بنەماڵە پێ مهمترە و بنەماڵەی لە شەخص پەرستی پێ مهمترە بازنەکان چەندی فراوانتر بکەی عەقلی ئەم پیاوە کە عەقلێکە لە حوجرەوە هاتیە لە مەلایەتیەوە هاتیە من هەموو جارێ بەراوردی ئەو مەلایانەی کۆنەکەم مەلایەکی وەکو نالی مەلایەکی وەکو حاجی قادری کۆیی مەلایەکی وەکو قانع بەو مەلایانەی ئێستا کە ئامادە نین لە پێناو ئینسانیەت لە پێناو ژینگا لە پێناو مۆسیقا کەمێک لە ئایدۆلۆژیەکەی خۆیان خۆش بن کەچیەکی وەکو قانع نەک حەزی لە مۆسیقا بووە نەک حەزی لە سەربەرزی بووە نەک حەزی لە دادپەروەری بووە دەگاتە ئەو حەدەی کەستایشی کەسێ بکە کە ڕابەری شۆڕشی ئەکتۆبەری 1970 سۆڤێتە کە ئەویش ڤلادیمیر لینینە بیری سۆشالیزمی بیری یەکسانخوازی بیری تێگەیشتن لە پێناو بەختەوەری گەیشتن بە بەختەوەری دنیا بەختەوەری ئەم هەسارەیە و بەختەوەری دانیشتوانی ئەم هەسارەیە ئامادەیە سۆشالیزم قبورکە بەڵام ئامادە نییە دەرەبەگەکەی جیرانی خۆی یان تەنیش گوندی خۆی قبولکە لینینێکی قبولە لە پێناو یەکسانی دەرەبەجێکی خزمی خۆی ڕەت دەکاتەوە چونکە پێی وایە زاڵمە بە شعریش تریشی خۆینی هەیلای لایە ڕۆڵە لایلایە لە کزی کوردان دەنگم دەرنایە ڕۆڵی خۆشەویست جگەر گۆشەکەم مەرهەمی زامی
بە پەرۆشەکەم وەک تۆ پەروەردەی دامێنی منی بێچوە شێرەکەی خاوێنی منیش لە باوەش دایکێترا بووم بە شیری ڕاستی بەخێو کرابووم من ڕاستپاردەی باب و باپیرم فەرموودەی ئەوان هەروە لە بیرم بابۆت بەیان کەم وەسێتی ئەوان بۆ چ غایەک منیان پێگەیان بۆ خزمەتی تۆ بۆ بەخێوکردن بۆ زەحمەتی تۆ هەی لایلایە ڕۆڵم لایلایە شەڵا لایلایەی گشت کە زواب وایە ڕۆڵە ئەم شیرە شیری شێرانە شیرەی نعمەتی خاچ کوردانە ڕۆڵە بێشکەکەت داری قەزوانە نەمامی مەندەی باخی بابانە بەنی دەسرازەت خوری شەکی کاڵ دابەستەی کوێستان چراگای سەریاڵ ئاوی خواردنەوەت کانی حەیرانە چێشتر برنجی دەشتی ماڵوانە هەی لایلایە ڕۆڵە لایلایە لە کزی کوردان دەنگم دەرنایە هەی لایلایە ڕۆڵە لایلایە خۆزگە تۆی نیفاق هەرگیز نەبوایە شیری ڕاستەکەم نەخۆی بە درۆ سەرسەری نەبی نەمکەی ڕەنجەڕۆ هەرگیز ناموست بە پارە نەدەی هاوڵ کوردی خۆت ئاوارە نەکەی ڕۆڵە من بۆیە تۆ بەخێوەکەم ڕەنجی داماویت لەگەڵا ئەدەم تۆش خزمەتکاربی بۆ گەل و هۆزت قەت قسوور نەکەی بۆ پەرزی کۆزت هەی لایلایە ڕۆڵە لایلایە میلەتی بێخێو ڕوو لە بەڵایە کوڕم نەتبیستووە مەشهوورتر لە گشت سەر بۆ سەربڕین نەک بۆ سەرزەنشت ڕۆڵە هەر کاتێ خوێنت بڕژێ بە گولەی دوژمن دەماغت بفشێ ڕەنجم حەڵاڵت شیرم نۆشت بێ کزی کوردستان فەرامۆشت بێ هەی لایلایە ڕۆڵە لایلایە کۆمەڵی نەزان وەک کارەبایە دەست خۆش مستاجان ئازیزانم ناوبڕێک و دێینەوە سەرگوشتە و دنیابینە جوانەکەی قانەعی شاعر بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. ئازیزانم دووبارە هاتینەوە لای بەڕێستان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تایبەت لەسەر قانەعی شاعر. لە ڕاستی قانەع سەرگوشتەی خۆش و سەرگوزشتەی ئازاربەخشی زۆرە. بەڕەحمەت بی بورهانی کوڕی هەندێک لەو بەسەرهات و لەو سەرگوزشتانەی قانەعی باوشی لە دیوانەکەی چاپ کردووە کە زۆربیان ڕاستی بۆنی چینایەتی لێدێ یان بۆنی ئەوەی لێدێ کە قانەع چەند دژە زوڵم بووە، چەند دژە زاڵمەکان بووە. زۆرن جێڕانەوەکان سەرگوزشتەکان. من لێرەدا هەر لە دەمی ڕەحمەتی کاک بورهان قانەعەوە شتێکی کورتی سەرگوزشتی کورتی قانەع دەخوێنینەوە. طبعا قانەع یەکێک لە ئیشەکانی ئاشەوان بووە،
طبعا ئیشی زۆر کردووە مامۆستا بووە مامۆستای کوردی بووە مامۆستای ئاینی بووە مەلا بووە لە گوندەکان لە دایرەی تەموین ئیشی کردووە لە دایرەی زراعە ئیشی کردووە بەڵام زۆربەی کات ئاشەوان بووە زۆربەی کات بڕهانی کوڕی دەژێڕێتەوە دەڵێ قانع لە دەیەک ئاشەوان دەبێ دێکە دوو ئاغای دەبێ ڕۆژێکیان لای ئاشەکە دەبێ فەرمانبەرێکی گەورەی ئەو کاتە لەگەڵ کۆمەڵە سوارێکدا بەوێدا تێدەپەڕن نایناسن فەرمانبەرەکە بانجێک کاو دەڵێ ئاوەرە ئاشەوان ئەمیش دەچێتە پێشەوە پێی دەڵێ تۆ پیاوی چی مەبەستی فەرمانبەرەکە ئەوە بوو دەبێ بزانێ ڕایەتی کام ئاغایە لەو دوو ئاغایە قانەئیش دەڵێ پیاوی کەس نیم دەڵێ تۆ چۆن پیاوی کەس نیت دەڵێ باش تەنیا پیاوی خۆمم فەرمانبەرەکە تووڕە دەبێ و دەڵێ چۆن پیاوی خۆتی ئەویش دەڵێ بۆچی جەنابەت پیاوی خۆت نی منیش وەکو تۆ پیاوی خۆمم دوای چەند جارێک لێ دووبارەکردنەوە کە هەر بەم جۆرە وەڵامی دەداتەوە اینجا تێدەگات کەمە قانەئی شاعیرە نەک ئاشەوان داوای لێبوردنی لێ دەکا لە ماڵی ئاغایەک دەبێ ئاغاکە تانزیشی ئازای دەبێ و دەڵێ قانە ئەم تازیە زۆر سەی لە ڕاکردنا زۆر ئازایە دەگاتە کەروێشک بەڵام نایگری ئەوە چارەی چییە ئەمیش دەڵێ چاری ئاسانە داوا بکە کەروێشتێکی زیندوو بگرن و لە بەرچاو تانجەکە کولێرەیەک ببەستن بە ملیەوە بەرڵایکەن اینجا هەر کات چاوی بە کەروێشکە کەوت وا ئەزانەی کولێرەیەکی بەگەردنەوە بەستراوە بۆ کولێرەکە هەر ئەیگرێ ئاغا دڵی دەڕەنجێ و بەڵام نایخاتە سەرخۆی ڕاستی سەرگوزشتەی قانع لەگەڵ ئاغا و دەرەبەکان ئێزگار زۆرە و چەندین جار فەسلیان کردووە ئەزیێتیان داوە تەنانەت ماوەیەک چۆتە بەغدا لەوێ کار و کاسبی و بژی ماڵ و منداڵی خۆی پەیدا کردووە شعرش دەخوێنەوە هەر لەم جوزە دەسوڕێتەوە بە یارمەتی ئازیزانم بێحەیایی باوە ئەمڕۆ قوڕ بە سەرداکە حەیا گەندەڵان سەربەرز و شادن خۆی بشارێتۆ چیا گوڵ ئەگەر عەقڵی هەبێ قەت سەر لە خاک ناکاتە دەر چونکە ڕۆژی درک و داڵە گەرمە بازاڕی جیا با لە هەورە سەرنگون بن مانگیا ڕۆژی جوان شەمشەمە کوێرە دەڵێ من نامەوێ شعلەی چیا ئەی فەلەک ڕاست و نەبی بۆ ڕک و پێچی دەورەکەت گورگ ئەبێتە شوانی ڕان و دز ئەبێتە ئەولیا نێرەگا جووتێ بەیتە ڕیزی لوقمانی حەکیم فەیلسوفێکیش ئەخەیتە ژێر چەپۆکی ئەشقیا تۆ بە مێرولەی زەعیف ئیشی سلێمانیەکەی خاتەمی مۆری نجیدت کردە دەست دێوی هەیە
بێقەزا بێ مامە سۆفی تا بێ ڕیشی پانەکە قل بە قل حاڵی بووە چی ئیدعای ویژدانەکە خەڵکی گەیە جەلبی ڕۆح و ئەو خەریکی شانەیە حەز لە تەزبیحی گڵین و خڕنووک و قەزوانەکە وا دراو سێ کەشفی مانگ و ڕۆژ ئەکەن ئێمە شکر کاکە دەروێژ وا خەریکە کەشفی دۆڵەی نانەکە مامۆساکانمان ئەڵێن زۆر سونەتە سواری بەکەر هەر کەسێ سواری بە فۆردکە خۆی شەریک شەیتانەکە ئەو بە تەیارەی نەفاسە تەی ئەکا ڕێگەی وڵات ئەم بە سواری کەر خەیاڵی سووریە و لوبنانەکە کافرە سەگبابەکان کەی سنعەتە تەڵزەکەن حەمدولله کوردی ئێمە قوڵینە و تەیمانەکە قانعا بێسوودە یا شێخ دوژمنی پێشکەوتنە هۆش و بیر و یەکێتی دەردی وڵات دەرمانەکە دەستان خۆش کاگادە دەستان خۆش ئەزیزانم ڕاستی قسەکردن لەبارەی قانعەوە زۆر هەڵەگری یەکێک لە لایەنە درەوشەکانی ئەو شاعیرە مەزنە ئەوەیە کە هەمیشە تای تەرازووی نێوان ئینسانیەت و نێوان هەژاری ڕاگرتووە هەژاری نەبووتە مایە ئەوەی کە نەخوێنێتەوە یا مایە ئەوەی کە نەگەڕێ یا مایە ئەوەی کە وچان بدا هەژاری وەکو باروتی فیشەشێک هەمیشە بۆ تەمایە ئەوەی ئینتیلاقکە یان بتەقێ بەڕووی شارستانیەت بەڕووی یەکسانی بەڕووی ئاشتەوایی بەڕووی شعری باش وێڕای ئەوەی مەلایەکی گەورە بووە یان دیندارێکی گەورە بووە بەڵام هەمیشە تێبینی و ملاحەزەی لەسەر و کەسانە هەبووە کە ئیدعای دینەکەن و بازرگانی بە دینەکەن هەر لە بواری دینداری مەسەلەن دۆستایەتیشی ئێزگار پتەوی لەگەڵ بەهشتی مامۆستا عەبدولکەریم مودەڕس هەبووە و هەمیشە مامۆستا عەبدولکەریم مودەڕس شایەدی بۆ داوە و خەڵکی یەک ناوچەش بوونە خەڵکی ناچێ هەورامان بوونەوە ئەوانە یەکێک لەو سەرگوشتە جوان و ڕێکانەی کە لەسەر قانع دەژێردێتەوە ئەوەیە کە مەسەلەن هەمیشە لەگەڵ شەعری تازەشدا هەبووە مەسەلەن ڕاستە فاغ بێ کەس جیلی دوای ئەوە مەسەلەن عەبدوڵڵا گۆران جیلی دوای ئەوە کەچی هەمیشە لایەنگیری تازەگەری بووە لە شعر و عقل کراوە بووە دنیابینی کراوە بۆ بەرامبەر بەشتی تازە بەرامبەر بە ئەفکاری تازە قانعێک ئەگەر مەسەلەن دنیابینی و فکر و هۆشی کراوە بێ بەڕووی سۆشالیزم و بەڕۆی لینینزم و بەڕووی ئەو بیرۆکە چەپانەی کە یان چەپگەریانەی یان چەپخوازانەی کە مەسەلەن حەق و حقوق و ماف و داوا و ئومێدە ڕەواکانی خەڵکی ستەمدیدە و ڕەش و ڕوت مەسەلەن ئەگەر کەسێک بێ مەسەلەن هەڵگری بیری سۆشیالیزم بوو بێ چ جای ئەوەی کە
بەرامبەر بە نوێگەری لە شەعردا نوێگەری لە دیدگادا هەڵوێستی زۆر باش بووە. یەکێک لەو هەموو ئەوانەی کە باسی قانەعەکەن یان لەسەر قانەعیان نووسیوە ئەوەندەی من بیرم بێ مەسەلەن ئێزگار زۆر لەسەر قانەع نووسراوە و تێزی زۆریشی لەسەر هاتووە ئەوانە هەمیشە سەرسامن بەوەی کە مرۆڤی هەژار مرۆڤی کەم دەرامەتیش دەتوانێت خاوەن سامانێکی گەورە بێ لە دیدگا خاوەن سامانێکی گەورە بێ لە هونەر خاوەن سامانێکی گەورە بێ لە ئەدەبیات وانەی یان دەرسی دەرەنجامی خوێندنەوەی ژیانی قانع و ئەو دەرسانە ئێمە لێی فێر دەبین بەڕاستی خۆنە چەماندنە بەرامبەر بە زاڵمان پێداگریە لەسەر قیەم و مەبادئ و هەروەها بەشداری پێکردنی شعر و ڕستە و پەیڤ و وشەیە کە بەکارهێنانیانە وەکو چەچێک بەرامبەر بەو زوڵم و ناحەقانەی سەبارەت بە هاوڵاتانی کۆمەلگاکەی خۆی دەکرێت. ئێمە شعریش تریش دەخوێنینەوە دواتر بە پارسەیەک مۆسیقا کۆتایی بۆ بەرنامەیە دێنین. زۆر سپاس بۆ پێشنیارەکەی کاک عەبدولغەفار عەبدوڵڵا کە ئەو شاعیرە جوان و ئەو شاعیرە گەورە و ناوازەی ئێمە ببینینەوە کە قانەعی شاعیرە دوای خوێندنەوەی ئەم شعرە و پارسە مۆسیقاکە بەخواتان دەسپێرین هیوادارین لە نزیکترین دەرفەتدا بە یەکتر بگەینەوە هەر شاد بێت. کورگەل کوردستان هەر ئەو باخەیە هەر ئەو کەژوچێ و هەر ئەو شاخەیە لە گوڵ و بولبول لە پڵنگ لە شێر پێگەێنێ ئازا وەک دلێر یەکێ وەک بابان یا وەک ئەردەڵان وەچیلی ملەت یانێ کەریم خان میری لورستان بەگزادەی کەلۆر فازلی کوردی هەر وەک دانەی دوڕ سمکۆ و ساداتی نەهریە و شەمزین لە غیرەت ئەوان هەزار ئافرین هەرچی و کاڵەمۆ ماموش و زەرزا موکری و دێبوکری تا کوردی زازا هۆزی گەورک و بەگزادەی بانە خانانی سەقز لە ئەردەلانە لە کۆن و تازە بەجی مەریوان ئاغای کۆماسی سانی هەورەمان جوان ڕۆ و لوهۆن هەتای ناخی منمی و بازەلان هۆزی گوڵباخی ئاغای دزەی میری شەقلاوە جاف و هەمەوەند خانی شیراوە شێخ بزێنی شوان شێخی تاڵەبان شێخانی ئرشاد یانێ کەس نەزان پیری تەوێڵە و شێخی بیارە با منیش نەڵێم لە عام دیارە تیرە و ڕەگەزی کوردی کوردستان ئەوەندە زۆرن نایەنە بەیان من چیم نووسیوە
هەزار یەک نابێ توڵی نادەمێ بایتر کۆتابێ. ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.